بینەرانی عزیز خۆشهاتنەوە بۆ بەرنامەیەکی نوێی دیداری ڕۆژ. لە بەرنامەی ئەمڕۆدا زیاتر باس لە چالاکیەکانی ژنان دەکەین لە کۆمەڵگەی کوردیدا و هەروەها ئەو گرفتانەی کە دێنە ڕێیان. بۆ ئەو مەبەستەش میوانداری دکتۆر چۆمان هەردی نووسەر و هەروەها لێکۆڵەر دەکەین لە بواری ژنانە کە یەکێکە لە چالاکوانە دیارەکان. دکتۆر چۆمان زۆر سپاس بۆ ئامادەبوون. دەستم خۆش بێت. پرسی ژنان ئەمڕۆ لە کۆمەڵگەی کوردیدا بەگشتی نەکرد لە هەرێمی کوردستانی عێراق بەگشتی لەکوێدایە؟ پرسی ژنانی کورد مەبەستت؟ ژنانی کورد ڕاستیەکەی ئێمە لەم 2-3 ساڵی ڕابردووە هەنگاوی گەورەمان ناوە. بۆ نمونە ئەبینین بە تایبەت لە کەیسی ڕۆژاوە ژنی کورد بوو بە سیمبۆلی خۆڕاگری و بەرهەڵستی و دژایەتیکردنی ڕادیکالیزم. وەکو نوێنەرێک حتا ئەوەندە شعبیەتی هەبوو وێنەی ژنی شەڕوان حەسا لە فاشن و لە مۆدلەکانیشە لاسایی جلوبەرگ و لاسایی سیمبۆل و حتا شعارەکانیان دووبارە ئاکرایەوە. ئەمە لەلایەک. لەلایەکی ترەوە بەداخەوە لە هەمان کاتە کە ژنانی شەڕوان بوون بە سیمبۆلی ئازادی و بەرخودان، لەلایەکی ترەوە ژنانی یەزیدی کورد بوون بە نمونەی قوربانی مۆدێرن کە ڕوبەڕووی هێزێکی زۆر ڕادیکاڵی ئیسلامی بوونەوە و ئەوانیش وێنەیەکی تریان دووبارە دروست کردەوە لەسەر ژنی کورد کە هەمیشە لە ژێر مەترسیدایە هەم وەک کورد وەک هەم وەک ژن. لەلایەکی ترەوە ئەگەر بین لە سەیری وەزعەکەی کوردستان بۆ خۆی بکەین، بۆ نمونە لە باشوور ئەبینین لەگەڵەوەشا کە بەرهەڵستی زۆر هەیە، گۆڕانکاری زۆر ڕوویداوە لە مەیدانەکەدا و هەندێک دەستکەوت هەبووە لەم 27 ساڵی ڕابردوودا، بەڵام بێگومان هێشتا کێشەی زۆریشمان ماوە کە پێویستە کاری زیاتری لەسەر بکرێ. دکتۆر چۆمان ئاماژە بەوە دەکەی ژن لە نێوان سیمبول و لە نێوان قوربانیدایە چ شتێکم جیاوازی دروست کرد؟ ڕاستیەکەی ئێمە هەمیشە ئەم دوو دیوەمان هەبووە، ینی ژنی کورد هەر کاتێک دەرفەتی بۆ ڕەخسان بێ سەلماندۆتی کە ئەتوانێت ڕابەرایەتی بکات، ئازا بێت، بڕیار بدات، منتەقی بێت. بەڵام لە هەمان کاتی شار لە بەرەوەی نەتەوەی کورد بەگشتی لە ژێر ئەگەری نەمانە بووە، هەمیشە لایەنەکانی کە دوژمنی ئێمە بوون کە کوردیان کردوتە ئامانج بە تایبەتی ژنیان کردوتە ئامانج. فێمینیستەکان زۆریان لەسەرەوە نووسیوە کە بۆچی لە کاتی سراع و ململانەی واهیدا ژن بە تایبەتی دەکرێتە ئامانج. ژن زۆر گرنگە وەکو سیمبۆلی نەتەوە. نیرۆی ڤڵ دەیڤس باس لەوە کە ژن هەم لە ڕووی وەبەرهێنانی مناڵەوە بەردەوامی ئەدا بە ئەندامەکانی گروپ و هەروەها لە ڕووی بە کۆڵەمەڵاتیکردنی مناڵەوە، پەروەردەی مناڵ، فێرکردنی زمان و ئاین و بەها کۆمەڵایەتیەکان بەردەوامی ئەدا بە گروپ. لەبەرەوە لایەنی دوژمنکار هەمیشە دێت بە تایبەت ژنەکاتە ئامان، چونکە بەردەوام بوونی ئەو گروپەوە شناسی ئەو ئەکاتە ژێر مەترسیەوە کاتێ پەلاماری ژن ئەدات. کۆمەڵگەی کوردی وەکو خۆت دەزانی دابەش بۆ بەسەر 4 وڵاتدا: تورکیا، ئێران، عێراق، هەروەها سووریا. دابەشبوونی کۆمەڵگەی کوردی بەسەر ئەو وڵاتانەدا وهای کردووە کێشەی ژن لە هەر یەکێ لەو وڵاتانەدا تایبەتمەندێتیەکی تایبەتی خۆی هەبێ یا کێشەکە هەریەکە؟ هەڵبەتە بێگومان تایبەتمەندی خۆی هەیە، هەروەکو حتا کێشەی کورد خۆشی تایبەتمەندی خۆی هەیە. ئێمە لە ئاستی جیاوازین لە ساڵی 92 ئێمە لە باشوور حکوومەتی کوردستان هەرێمی کوردستانمان هەیە. لە ڕۆژئاوا لەم چەند ساڵی ڕابردووە کانتۆنەکانمان هەبوو کە بەداخەوە لێستە لە ژێر مەترسیدایە. لە ڕۆژهەڵات وەزا زۆر خراپە، لە باکوور وەزا زۆر خراپە. یعنی قۆناغی جیاوازی سیاسی وەرگرتنی مافمان هەیە لەسەر ئەرزی واقع. ئەمەش ڕەنگدانەوەی هەبووە لەسەر ئەزمموی ژنی کورد. ئەو هەلەی کە بۆ ژنانی باشوور ڕەخساوە لە ڕێگەیەوەی کە هێز و توانای خۆیان بخەنە گەڕ بۆ دروستکردنی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و گۆڕانکاری لە یاساکاندا بەڕاستی هەنگاو بە هەنگاو شەڕیان بۆ کردووە. بەڵام سەیرەکەی لە ڕۆژاوا بە بڕیارێکی سیاسی بەشێکی ئەو مافانەی کە ئێمە 15-20 ساڵ ئیشمان بۆ کردووە، مەسەن نەمانی فرەژنی و مافی یەکسانی یاسایی بۆ ژن، ئەوان بە بڕیارێکی سیاسی توانیان جێبەجێ بکەن. کەواتە تایبەتمەندی خۆی هەیە ئەزمموی ژنی کورد، پەیوەندی بۆ هەیە لە چ سیاقێکا و لەگەڵ کێە سەرۆکارت هەیە و چ دەرفەتێکت بۆ ڕەخساوە لەو ساتەدا. ئەو بڕیارە سیاسیانە یاخودەوەی کە بڵین گۆڕانکاریکردن لە سیاسەتەکانە بەتایبەتی بەرامبەر بە کۆمەڵگا چەندێ پەیوەندی بەوە هەیە کە نوێنەرایەتی ژن لە نێوەندەکانی بڕیار دابن بەڕای تو هەتا ژن زیاتر بێ ئەو سیاسەتانە زیاتر دەگۆڕێیاننا؟ خۆی ڕاستیەکەی شتەکە بازنەیە. لە پێشا مەسەن تۆ بتوێنێتەوە بزوتنەوەی کورد هەمیشە سەرکردایەتەکەی پیاو بووە. ئەگەر پیاوە کەس
ئەوەی کە سەرکردایەتی شۆڕشەکە بڕوای بە مافی ژن هەبوو بێ مەسەن ئێمە لە باکوور ئەمە بینین ئیتر بڕوا بوو بێ هەرچیە بوو بێ دەرگای کردوتەوە بۆ بەشداری ژن ژنانێکی زۆر هاتوونەتە ناو سیاسەتەوە بۆ نێشەوە سیاسەتیان گۆڕیوە گۆڕانکاریان کردووە لە جێبەجێکردن و ئیدارەکردن و بەڕێوەبردننی سیاسەتە بەڵام لەو شوێنانە کە ژن دەرفەتی بۆ نەڕەخساوە مەسەرەن تۆ هەستەکەیت لە هەشتاکانە هەر لە هەمان دۆڵە لە کوردستانی باشوور هێزەکانی خۆمان حیزبە کوردیەکانی باشوور هەبوون حیزبەکانی ڕۆژهەڵات هەبوون کوردستانیێران کۆمەڵە و دیموکرات و لەو لاشۆپەکەکە هەبوو سەیرەکی جیاوازی هەبووە لەوەی کە ژن لە هەر یەک لەم حیزبانە چۆن توانیوێتی بێتە پێشەوە بەشداری بکە و ئەمەش کاریگەری هەبووە لەسەرەوەی تا ژنانێکی زیاتر بەشدار بن بێگومان سیاسەتیش گۆڕانکاری بەسەردادێت ڕێگەگرتن یا تەگەرەکان لە بەردەم ئەم هەوڵەی ژناندا زیاتر پەیوەندی هەیە بە بارە نەریتیەکەەوە بارە باوەکەی کۆمەڵگەوە یاخو فاکتەری تر هەیە کە زیاتر ئەو جۆرە نەریتە دەچەسپێنێ. ڕاستیەکی من لێکۆڵینەوەیەکم دەست پێ کردووە چەند ساڵێکە لەسەر شۆڕشی دوا شۆڕشی کورد لە باشوور لە ساڵی 76 بۆنەوەیەک ئەوەی بۆم دەرکەوتەوەیە کە من پرسیاری ئەوم نادروست بۆ شۆڕشگار کێیە چونکە ئەوانەی لەو کاتا شەڕی حکومەتیان کردووە ویستوانە شەڕی دیکتاتۆریەت بکەن شەڕی مان و نەمان بۆ هینی نەتەوەیی بەڵام لە ڕاستیە ئەگەر تۆ بیر لە شۆڕش بکەیتەوە شۆڕش دەبێت ڕوبەڕووبوونەوەی نائەدالەتی کۆمەڵایەتی و سیاسیەکان بێ بەشێکی زۆری ئەو دۆخە نەریتیانەی کە نائەدالەتی دروست دەکەن هیچی نایەتی بێهینی جەندەری بێهینی پەیوەندی بە گروپی ئەتنی جیاوازەوە ئاینی جیاوازەوە ئەبێ هەڕەشەی لێ بکە و شەڕی لەگەڵا بکە بەڵام شۆڕشی کوردی باشوور بەڕاستی بەداخەوە شۆڕشێک بۆ کە تەرکیزی کردوتە سەر شەڕکردن لەسەر لەگەڵ دیکتاتۆر و مافی نەتەوەیی لەبەرەوە بەشێکی زۆری دۆزەکانی ترهینی عەدالەتی کۆمەڵایەتی هەڵپەسێراوە ئەگەر ئەم شۆڕشە ئەوانەی تری تێهەڵکێش بکرایە مافی ژنانی تێهەڵکێش بکرایە مافی هەژارانی بە شێوەیەکی جددی ئاستێکی تریە بوو بەڵام هەستەکەم ئێمە ئەو شۆڕشە لە بارودۆخێکی وهایە بە دنیا هاتووە کە هەوڵی داوە پشگیریەکی زۆر بۆ خۆی لە ناوچە ئازادەکانی کوردستان بەتایبەت گوندەکانان دروست بکە بە بڕوای خۆیان لەو سەردەما پێیان وابووە ئەم بەشەی کۆمەڵگای کوردی بەشێکی نەریتیە ئاین هێشتا تایە بەهێزە هەندێک بەهای کۆمەڵی و خەڵکی هەیە زۆر تایە بەهێزە بۆی ئێمە ئەوان نەڕەنجێنین هەندێک بابەت هەیە جارێ با هەڵی پەسەرین و ئەمە بەڕاستی زەرێکی گەورەی لە دۆزی ژن و دۆزەکانی تری عەدالەت داوە بەداخەوە کاتێک جەنابە ئاماژە بەوە دەکەی کە دەڵی شۆڕژە بێ بەرەنگار بوونەوەی نائەدالەتی بێ ئەکرێوە لێ تێبگەم کە پێم بڵێ بەڵێ لە ئێستا پێویستمان بە شۆڕشێکی کۆمەڵایەتیە بێگومان و ئێمە شۆڕش تەنها بە چەک و بەتەقە ناکرێ من بۆ خۆم پێم وایە ئەوەی ئێمەیکەین لە ڕووی بەرهەمهێنانی سەرچاوەوە بە زمانی کوردی پەروەردەکردنی خەڵکەوە داهێنانەوە ئیشکردنەوە بەرفراوانکردنی تێگەیشتنی کۆمەلگا پاڵمان بە پێناسەکانەوە پێناسەی ژن بوون پێناسەی پیاو بوون ئەمە بۆ خۆی شۆڕشێکی هێواشە شۆڕشی پەروەردە شۆڕشێکە کە نەتیجەکەی ئەمڕۆ نابینیت بێگومانە بێت تەحمل و سەبرت هەبێ بەڵام لەوانەیە گەرنتیش بێ بۆی گۆڕانکاریی سەقامگیر جێبەجێ بێ نەک شتێکی کتوپڕ کە دوای دیسانەوە دژایەتی بکرێت چی پێویستە بکرێت بۆی ماوەی ئەو شۆڕشە کۆمەڵایەتیە کەم بکرێتەوە ڕاستەکە ئێمە پێویستمان بەوەیە کە بە ئینگلیزی پێڵێن هۆلیستیک ئەپرۆچ ینی شێوازێکی هەمەلایەنە بگرینە ئاست یعنی ئێمە ناتوانین تەنها بە ژنانی چالاکوان و ئەکادمی ئەم گۆڕانکاریە بکەین پێویستمان بە پیاوی سیاسی و ئیداریە کە لە حکومەت و لە پەرلەمانە ئیشەکە و هاوپشتی ئێمە بێ بۆی گۆڕانکاری بکەین پێویستمان بە مامۆسایانی ئایانی ئاینیە کە مۆدێرن و ئازادخوازن کە ئەتوانن پشتگیری لە ئێمە بکەن پێویستمان بە چین و توێژە جیاکانی کۆمەلگایە کە بەشدار بێ لەما ئەگەرەوان بەشدار نەبن ئەم شۆڕشە زۆر بە خاطر بەڕێواچێ هەر ئەوەشەکەی بینین مەسەلەن 27 ساڵە لە باشوور ژنان خەباتەکەن بەڵام بە بۆنەی ئەوەی دۆزی عەدالەتی جەندەری کورت کراوەتەوە بۆ ئەم ڕێکخراوانە دەستکەوتەکان زۆر کەمترن لەوەی کە ئەبوایە هەبن ئەو هەموو ڕێکخراوی ژنان کە هەیە لە هەرێمی کوردستانی عێراق بەتایبەتی ژمارەیەکی زۆرن توانیانە بەگشتی ئامانجی خۆیان بپێکن توانیانە بتوانن هاوڕاییەک لە نێوان خۆیانە بۆ پرسی ژنان بێنە ئاراوە توانیانە ئاڕاستەی هێڵێکی گشتی دیار بکەن کە ببێتە بەرنامەی کار بۆ هەمویان پێکەوە ڕاستیکە ئێمە گەر باس بیر لە فێمینیزم بکەین و فێمینیزم دوو باڵی هەیە باڵێکی مەیدانیە ئەوەیە کە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لای ئێمەیکەن ڕوبەڕووبوونەوەی نائەدالەتیە داکۆکیکردنە لە مافی ژیانی ژن پەروەردەکردنی ژنە بەهێزکردنی ژنە لایەنێکی تری لایەنی فکری و تیۆریە
مثلا شەپۆلی دووەمی فێمینیزم لە ڕۆژاوە لە 60ەکانەوە دەستی پێکرد تەرکیزی زۆری لەسەرەوە کردەوە کە عەدالەت تەنها لە ڕێگەی گۆڕینی یاساوە بەرهەم نایە. ئێمە پێویستمانەوەی پێناسەی شتەکان جارێکی تر بگۆڕین، سترەکتوری دەسەڵات بنیادە کۆمەڵایەتیەکان بگۆڕین و تەحەدای بکەین. بۆیە تیۆریەکی زۆر و لێکۆڵینەوەیەکی زۆر لەم بوارە بەرهەم دووبارە خوێندنەوەیەک بۆ مێژوو ژنە پراوێزخراوەکان بێنینەوە ناوەن، تحلیلکردنی میدیا کە چ ڕۆڵێکی هەیە، تحلیلکردنی ڕۆڵی پەروەردە و شڕۆڤەکردن و بەرهەمهێنانی تیۆری تازە بۆی ئێمە بە شێوەیەکی تر گوتارێکی تر دروست بکەین. ئەوەی لە کوردستان ئایبینین ئێمە باڵە مەیدانیەکەیەتی لە ڕووی مەیدانیەوە ڕێکخراوێکی زۆرمان هەبووە کە لەم بوارە کاری کردەوە. ئەمە بەمانایەوە نییە ڕێکخراوەکان هەمویان بێعیبن، بێگومان گەندەڵیتیایە زانم خەڵکێکی زۆر هێرشە کاتە سەریان، بەڵام ناڕەوایەکی زۆریش لەو هێرشانەدا هەیە، چونکە بەشێکی زۆری ئەم ڕێکخراوانە ئیشی زۆریان کردو، ینی ئەو گۆڕانکاریە یاسایی و کۆمەڵایەتانی کە بینی بەشێکی زۆری ئەوان لی بەرپرسیان، چونکە کەسی تر لەو بوارە ئیشی نەکردووە. ئەوەی ئێمە نیمانە لە کوردستان لایەنی دووهەمە کە لایەنی تیۆری و فکری و بەرهەمهێنانی لێکۆڵینەوە توێژینەوەیە. ئەمیش لەبەرەوەی هەستەکەی مەسەلەن ئێمە خوێندنی فێمینیزم و جەندەر ئەسڵ لە زانکۆکانمانە نەبووە، تازە خەریکین. مەسەن بڕیارێکی وەزارەتی خوێندنی باڵا مانگی 8 2018 دەرچوو کە هەموو زانکۆیەکی کوردستان بە ئەهلی و تایبەت و حکومیەوە ئەبێت بەشی سنتەری جەندەری هەبێ و ئەبێت دەرسی جەندەر بخوێنرێت لە هەموو قسمەکان. ئەمە بڕیارێکی شۆڕژگەڕانەیە. ئەگەر بەڕێک و پێشی جێبەجێ بکرێ ئێمە توانین معریفێکی زۆر لەو بوارەدا بەرهەم بێنین. ڕێکخراوەکانی ژنان لەلایەکی ترەوە هەستەکەی بێگومان بەشێکی زۆریان کە لە ئەوڵۆ لەدایک بوون درێژبوونەوەی حیزب بوون، ئەوەی سەر بە یەکێتی، ئەوەی سەر بە پارتی، ئەوەی حیزبی شوێعی، ئەوەی زەحمەتکێشانەوەی ئیسلامیەکانە. بەڵام لەم 15-20 ساڵی ڕابردووە ڕێکخراوی سەربەخۆش دروست بوون. کێشەی ئەم پارچەی ڕێکخراوی ژنان ئەوە بووە کە بۆ نمونە بینین لە کاتی شەڕی ناوخۆیە ڕێکخراوەکانی یەکێتی و پارتی و شوێعی و ئیسلامیەکان ئەوانیش قسەیان نییە، گەرچێمانە ڕێکخراوی ژنانن داکۆکی لە مافی ژنانەکەن، ئەوانیش پەیوەندیانە بچڕێکەواتە تا ڕادەیەک زیاتر پابند بوون بە گوتاری حیزبەوە نەک گوتاری ژنان. ئەمە کێشە بووە، بەڵام لەم 15-20 ساڵەشە هەستەکەی کۆمەڵێک چەتر و هاوکاری دروست بوو، هەر ئەوەش بووە کە بۆتە مای بەرهەمهێنانی هەنێ گۆڕانکاری. پێ دوایە لەگەڵ هەموو تەگەرانی کە دێتە ڕێیان ئەو ڕێکخراوانی کە بە بێلایەنی دروست بوون و داکۆچی لە بێلایەنی خۆیانەکەن بتوانن بەردەوام بن لە بەرامبەر ئەو شەپۆلەی ترکە هەیە ڕێکخراوەکان کە سەر بە حیزبەکانن. ڕاستی سەر بە حیزب بوون یەکێکە لە مشکلەکان. مشکلەیەکی تری گەورەتر بە بڕای منی ڕێکخراوەکانەوەیە پابەندی فەندن، یعنی ئەمان بۆی بەردەوام بن مەجبورن دایمە فەند وەرگرن لە ڕێکخراوە جیاوازەکانی نێودەوڵەتیەوە. بۆ نمونە لەم کارە ساتەی دوایی داعش هاتنی داعش بۆ عێراق بینین لە ساڵی 2013ەوە کە پەنابەرە سووریەکان هاتن هەتا پار. ئەم 5 ساڵە زۆربەی فەندەرەکان و زۆربەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان تەنها فەند و تەنها سەپۆرت پشتگیریە کە ئەیانیا بۆ ئاوارە و پەنابەران و دەربازبوانی جەنگ بوون. ئەگەر سەیری ئەمە بکەی سەرێکی ڕێکخراوەکانی کوردستانیش مەجبور بوون هەم لەبەرەوەی هاوکاری ئاوارە و پەنابەرەکان و بارودۆخ ناخۆشەکە بکەن و هەم لەبەرەوەی بتوانن پرۆژیان هەبێ و بەردەوام بوون لە جیاتیەوەی کارەکەی خۆیان بەردەوام بکەن لەسەر دۆزی ژن، مەجبور بوون ئامانجەکانیان گۆڕیوە ئیشیان کردو بۆ ئاوارە و پەنابەر کە ئەمە گرنگە، بەڵام لەلایەکی ترەوە ئەو فەندەرانە ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانە توانیوانە هێز و توانێ ڕێکخراوەکان بە ئاڕاستێکی ترابرن. کەواتە بەشێکی کێشەکە ئەوەیە کە ئەمان لەبەرەوەی سربەخۆیی خۆیان نییە، لەبەرەوەی مەجبورن بە پرۆژە بژین، پرۆژەکە فەند وڵاتە گەورەکان یاخود فەندەرە گەورەکان تاینیەکەن دیاریەکەن چ پرۆژەیەک فەندەکرێت لە ئێستادا بە چ پرۆژەیەک ناکرێت. ئێمە بۆ خۆمان لە سنتەری جەندەر و گەشە پێدان کە ساڵی 2015 دامەزرا هەوڵێکی زۆرماندا کە فەند وەرگین، بەڵام لەو سایە هیچ فەندێک نەبوو بۆ پەروەردە بە شتێکی درێژخایەن ئەبینرێت کە کاریگەریەکانی یەکسەر نابینی. ئەوانیان ویست بزانن مەسەلەن تۆ پرۆژەیەکەکەی چەند پەنابەر سوودی لێوەرەگرێت، ژمارەکەی چەنە، چەند کەس ئاوی پاچی هەیە، چەند کەس دەتوانێت چادری هەبێت، چەند کەس خواردنی هەیە و ئەم شتانە کاتێک دەگەڕێتە ئەزمە و قەیرانی کۆمەڵایەتی و سیاسی زۆر جار بەداخەوە دیسان لە ڕێگەی جیاوازەوە دۆزی ژن پراوێزەخرێت. بیری یەکسانی جەندەری لەگەڵ بیری فێمینیزمدا لەکوێدا یەک دەگرنەوە لەکوێدا جیاوازن؟ فێمینیزم تەرکیزی زیاتر لەسەر مافی ژنانە بێگومان و دەیەوێت دووبارە پێناسەی جیهان بکاتەوە لە چاوی ژنەوە و دەیەوێت پێناسەی زۆر لە چەمکەکانی تر بکاتەوە، مەسەلەن ئاسایشی نەتەوەی نابێت تەنها لە پەیوەندی لە توندوتیژی سیاسیە پێناسە بکرێت، بەڵکو لە تیندوتیژەشە کە بەرامبەر بە ژنەکرێت. ئەوە ئاسایشی نەتەوەی تێکەدا کە تۆ نیوی میلەتەکە نیوی تری ئەچەوسێنێتەوە، ئەمە دەبێت لە پێناسەی ئاسایشی نەتەویە
جێگە بکرێتەوە. بەشێکی زۆری ئەو چەمکی ئاشتی، چەمکی جەنگ، چەمکی توندوتیژی، چەمکی ئەوەی کە چ مۆزوعێک سیاسی و چ بابەتێک سیاسی نییە. ئەمە هەوڵدانە بۆ پێناسەکردنەوەی بابەتەکان. ببوورە پرسیارەکە لەکوێدا جەندەر لەگەڵ فێمەنیزمایەک دەگرێتەوە لەکوێ جیاوازن؟ جەندەر چەمکێکی بەرفراوانترە. جەندەر هەم ژن دەگرێتەوە هەم پیاوە هەم ئەو کەسانەش کە شوناسی پیاو یا ژنیان نییە. بۆ نمونەیە مازانین دووسێشتی جیاواز لێرەدا هەیە. بەشێکی زۆری مرۆڤەکان کە لەدایکە بن نێرن یان مێ، ئەمە ڕەگەزی ئەوانە. بەڵام لە 100 بۆ 2 کەسەکان کە لەدایکە بن جووت ڕەگەزن، واتە تێکەڵێکن لە نێرومێ. بەشێکی زۆری ئەمانە کە جووت ڕەگەزن بە زۆر ناچارەکرێن یەکێکیان بن، ئیتر لە ڕێگەی نەشتەرگەریەوە بێ یا شتێکە بێ ببن بە نێریا ببێ. ئەمە لە ڕووی بایۆلۆجیەوە. لە ڕووی کۆمەڵایەتیشەوە کەسانێکی زۆر هەن کە لە ڕووی بایۆلۆجیەوە نێرن بەڵام هەستەکەن کە ئەوان ژنن، ئەمە ترانسجەندەریان پێڵێن یاخود جەندەرگۆڕ. ئەمەش گروپێکی تری کۆمەڵایەتین کە لە کۆمەلگاکانە مافی ئەویان هەیە کە ئەگەر ویستیان نەشتەرگەری بکەن و شوناسی جەستەیی خۆشیان بگۆڕن. کە باسی جەندەرەکەی باسی هەموو ئەم گروپە جیاوازانەکەی، بەڵام فێمینیزم تەرکیزەکاتە سەر ژن. لە ڕاستیە باسی جەندەر بۆچی گرنگە بە قوربانیبوونی پیاویش دەبینێت. چونکە ئێمە گەرچی پیاو مەزیەتێکی زۆری هەیە لە کۆمەلگای پیاو سالاریە، بەڵام لە زۆر کاتیشا دەکرێتە قوربانی. هەم وەکەوەی کە لە کاتی جەنگەکانە بێگومان مەسەلەی ئێمە مەسەلێکی کوردیمان هەیەڵێ بەرخێنێر بۆ سەر بڕین باشە. واتە ئەگەر پیاوی دەبێت شەڕ بکەیت دەبێت دیفاع بکەیت، ئەگەر پیاوی دەبێت دابینکەری بژێری ژیان زۆر بەداخەوە. لەبەرەوە شارێکی زۆر هەیە و بە قوربانیکردنی پیاو هەیە. بۆ نمونە لە ئەگەر سەیری سیاقی مێژوویی بکەیت لە کاتی جەنۆسایدی بۆسنیەدا بۆ یەکەم جار لە بۆسنا پیاو وەکو قوربانی توندوتیژی سێکسی ناسێنرا. تا ئەو سەردەما تێڕوانینەکان وهابوو، ئەزمونەکانیش وهابوو لە کاتی جەنگا پیاو ئەکوژرێ و ژن دەستدرێژی ئەکرێتە سەر. بەڵام سەیرەکە ئێمە نمونەیەک بۆ ساڵی 94 کە بەداخەوە پیاوێکی زۆریش تووشی توندوتیژی جنسی بووە. لەبەرەوە چەمکی جەندەر چەمکێکی زۆر ناو هاوێژە، inclusive، زۆر گروپی جیاواز ئەگرێتەوە، تەنها تەرکیز ناکاتە سەر دۆزی ژن. لە کۆمەڵگەی کوردیدا ئاین، سیاست، ڕووناکبیری هەر هەموو جەخت لە یەکسانی جەندەری دەکەنەوە، یەکسانی لە کۆمەڵگادا، بەڵام ئەمەدا ئێستاش نییە. بۆ تەفسیرەکان جیاوازن. ئێمە وەرکشۆپێکمان هەبوو لە مانگی یەکایەکە لە خانمەکانی کە بەشدار بوو بێ خەڵخان باسیەوەی کردوتی ئێمە بزوتنەوەیکی فرەدیسکۆرسین فرەخیتابین. یەکێکمان پێی وایە دین چارەسەری هەموو کێشەکانی ژنە، یەکێکی ترمان پێی وایە کە سەبەبی هەموو کێشەکانە. ئەم پەرتەوازەیە لە خیتابی بزوتنەوەی ژنانی شاکاریگەری هەبوو بەڕاستی بەداخەوە پەرتەوازە بوون هەوڵەکان، بەڵام تەفسیری جیاواز هەیە بۆ ئەوەی کە مەسەلەن ئاین یاخود هەر بیرۆڕایەکی تر چۆن شوێنگەی ژن دەبینێ. ئێمە بۆمان گرنگ نییە کەسەکە بیرۆڕای ئایدۆلۆژی ئاینی سیاسی چییە. مهمترین شت ئەوەیە ئایا ئەم ئایدۆلۆژیایە گونجاوە لەگەڵ مافی ژن وەکو بوونەوەرێکی سربەخۆ کە مافی هەیە بڕیار بدا لەسەر جەستەی خۆی، لەسەر بڕیار بدا لەسەر ژیانی خۆی، لەسەر خوێندنی، لەسەر ئیشی، لەسەر ئازادی هاتوچۆی. ئەگەر لەگەڵ مافەکانی ژن و سربەخۆی ژنا یەکەگرێتەوە هیچ کێشەیەکمان نیە لەگەڵ ئەم ئایدۆلۆژیایە. جابەڕای تۆ تواناییە هەیە بۆ بڕیارە لەلایەن کۆمەڵگەوە خطابەکانەوە بەداخەوە هێشتا ئەو تێگەیشتنە دروست نەبووە. ینی هەستەکەی حتا تەنانەت ئەو پیاوانش کە پشتگیری لە ژنەکەن، من لە زۆر شوێنە من بینیوە، ئەوان پێیان وایە ژن باشترە لە پیاو، ژن میهرەبانە بەفیترەت، ژن بەڕاستی مرۆڤێکی وایە. ئێمە قەناعەتی تەواومان بەوە هەیە کە ژن و پیاو کەسیان لە کەسیان باشتر نییە. ژنیش ئەگەر بۆی بڕەخسێ و بە هەمان شێوەی پیاو پەروەردە بکرێت ئەتوانێت توندوتیژ بێ. پیاویش ئەگەر ئەو شێوە بەخێوکردنی ژنی هەبێت دەتوانێت میهرەبان بێ. ئێمە کۆمەڵگا لە ڕێگەی پەروەردە و حکایەت و میدیا و ڕفتاری ڕۆژانەمانەوە پیاو گەوراکەین، کوڕ گەوراکەین بۆی ببێ بە پیاوێکی شەڕەنگێزی منطقی، وە کچیش گەوراکەین بۆی بێ بە ئینسانێکی بێدەسەڵاتی عاتفی. ئەمانە خەسڵەتی فتری کەسیان نین. لەبەرەوە ئەگەر تۆ لەو قەناعەتەوە دەست پێ بکەی ئەبینیت کە هەر جیاوازیەکی واقعی لە بینی ژن و پیاوە هەبێ، جیاوازیەکە کە کۆمەلگا دروستی کردو. کتێبێکی زۆر گرنگ هەیە بە ناوی تستۆسترۆن ڕێکس، باسی زۆربەی لێکۆڵینەوەکانەکە کە باسی وەکەن تستۆسترۆن لە پیاودا دەبێتە مای توندوتیژی. سەیری مەجموعەیە لێکۆڵینەوەی جیاوازی کردووە پیشانیەدا کە ڕاستە بەرزبوونەوەی ئاستی تستۆسترۆن لە ژنیشدا دەبێتە هۆی توندوتیژی. بەڵام لە هەمان لێکۆڵینەوەی تریژ ئەیسەلمێنێ ئەو پیاوانی ڕێژەی تستۆسترۆن لەو شوێنانە زۆر بەرزە کە پیاوانێکی زۆر بەیەکەوە کۆ ئەکرێنەوە. بۆ نمونە لە سوپاکاندا، لە ناو سەربازەکاندا و لە ناو زیندانی پیاوانە تستۆسترۆن زۆر بەرزە.
بەڵام ئەو پیاوانەی هەر هەمان پیاوە کە پێشتر ڕێژەی تێستۆسترۆنی گیراوە مناڵ بەخێوەکەن لەگەڵ مناڵە کاتە بەنەسەر ڕێژەی تێستۆسترۆنیان دێتە خوارێ و ڕێژەی تونند و تیژکردنیشیان دێتە خوارێ کەواتە ئەوە کۆمەڵگایە کە وا دەکات ئاستی تێستۆسترۆن بەرز بێتەوە لە پیاوەوە لە ژنان نزم بێتەوە ئەتوانێت عکسەکەشی بکات چ شتێکە پاڵ بە کۆمەڵگەوە دێنێ ئەمانە بکات خۆی کۆمەلگا سەرەتاییەکان لەسەر دابشبوونی ڕۆڵ و ئەرکتا دروست بوون ئەوسا پیاوان ڕاوکەر بوون ئەمە یەکێکە لە تەفسیرەکان مەجبور بوون لە دەرەوە هێزی جستەی زیاتریان هەبووە بڕۆن وە ژنان زیاتر لە ماڵە چکە ژن مناڵی بووە بەرپرسیار بووە لە باخ و لە مناڵ و ئەم جیاوازیە لە ڕۆڵاکە لەو سەردەما هەبووە ئیتر بێگومان کێشەی سەرەکی ئێمە ئەوەیە بە تەواوەتی نازانین لە چ ساتێکە پیاوسالاری لەدایک بوو بەڵام ئەزانین لە پێش مێژووی نووسراوە ساتە وەختێکی مێژووی هاتوۆتە پێشەوەکە پیاو لە گەمەی دەسەڵاتە لە ژنەیە باتەوە بەڵام بۆچی ئەم نایەکسانیە بەردەوامە بێت بێگومان هۆکار زۆرە چکار ئێمە ئێستەش دەیبینین هەر کاتێک گروپێک دەسەڵاتەگرێتە دەست میکانیزمی زۆر جیاواز بەکارێنێ بۆی دەسەڵاتی خۆی بپارێزێ و لایەنی تر پەراوێز بخە یاسا بەرهەمە هێنێ کە بە قازانجی خۆیەتی خیتاب بێنێ بە قازانجی خۆیەتی تەفسیر بە ئاین بەکارهێنێ تەفسیری جیاوازی حتا زانست بەکاردێنێ یەک دنیا لێکۆڵینەوەی زانستی ڕاستیست هەیە کە سەردەمانێک بەکارهێنراوە بۆی بڵێ مێشکی ئینسانی ڕەش وەکو مێشکی ئینسانی سپی پێش نەکەوتووە زۆر لێکۆڵینەوەی زانستی سێکسیستیش هەیە کە دژی ژنە ئەڵێ عەقلی ژن جیاوازە لە عەقلی پیا و شتانەی بە پیاوەکرێ بە ژن ناکرێت کەواتە لە بەکارهێنانی زانست و ئاین و دەسەڵاتی جستەیی و یاسا و خیتابەوە بیگرە ئەو کەسەی دەسەڵاتی گرتووەتە دەست ئیشێکی فەلسەفە بۆ خۆی شیکاری دەرونی فرۆیدێکێکە لەوانە فڕۆمیێکێکە لەوانە زۆربەی ئەوانەی کە دەسەڵاتیان لە دەسا بووە یەک دنیا تەحلیل و تەفسیریان بەرهەم هێناوە کە بۆچی دەبێت پیاو لە مەرکەزی دەسەڵات بێوە ژن لە پراوێز بۆیە زۆریش سەخت بۆ شەڕکردن لەگەڵ ئەم سیستەمە لەوەتای ئەو نێوەندە جەندەری جەنابەت کە تیایدا بەڕێوەبەری تەگەری هەرە سەرەکی لە بەردەم تۆدا چی بوو لە ژنانەوە بۆ زیاتر یا لە پیاوانەوە ڕاستێکی لە هەردوو لاوە هەیە ئێمە بۆ نمونە ژنانێکی زۆر هەن کە پاڵپشتی پیاوسالارین ژنانێکی زۆر هەن کە ئێستش مناڵەکانیان وا پەروەردەکەن کە کوڕبۆی هەیە هەموو مافێکی هەیە بڕواتە دەرەوە خزمەت بکرێت هیچ بەرپرسیارێک لە ناو خێزانەکە نەگرێتە دەست بە کەیفی خۆی بڕوار لەکوێ بێوێ دەرس بخوێنێ لە چ وڵاتێ بێوێ سەفەرکە و ئەو کچ ئەم مافانەی نییە ئێستا ژنانێکی زۆرمان هەیە گەر بزانن سکەکەیان کوڕە زۆر دڵیان خۆشەگەر بزانن کچە هەوڵەدەن لە باری بەرن بۆ نمونە کەواتە دایک گوێزەرەوەی بەشێکی زۆر بەهاکانی کۆمەلگایە بەس دایک خۆی قوربانی سیستەمی پیاوسالاریە ئێمە ئازانین کە بۆ نمونە لە پیر بۆردیۆ میشێل فوکۆ ئازانین کە گرنگی دەسەڵات لەوەدا بووە تونند و تیژی ڕەمزیەوەیە کە قەناعەت بە گروپی بێدەسەڵاتە هێنی کە شوێنگەی ئەو حەقی خۆیەتی و هیچ نەعەدالەتێکی تیان نییە و ئەمە شتێکی باڵاتر لەو بڕیاری لەسەرداوە ژنانێکی زۆر قەناعەتیان پێهێنراوەیتر لە ڕێگەی ئاینەوە بێ کەلتورەوە بێ کە ژن و پیا و جیاوازن و دەبێ ماف و ئازادی جیاوازیان هەبێ بەڵام بێگومان پیاویش چکە ئێمە بمانەوێ نەمانەوێ گەرچی ژن دایکە و مناڵ بەرهەمهێنێ بەڵام هەرچی بنەکانی دەسەڵات هەیە ناوەندەکانی دەسەڵات هەیە لە وڵاتی ئێمە بەدەست پیاوەیە سیاسەتی دەسەڵاتی ئابووری دەسەڵاتی سیاسی دەسەڵاتی کەلتوری ڕۆشنبیرەکان دەسەڵاتی ئاینی دەسەڵاتی علمی ئیداری حکوومەت سیرەکەی ناوەندەکانی دەسەڵات زۆربەی بەڕێوەبەرەکانی ژماری زۆر زۆریان پیاون بەڵام بەداخەوە ئەم پیاوانە کتێبێکی زۆر گرنگی ڕێوان کۆنەڵ هەیە بە ناوی پیاوەتی باسی شێوازە جیاکانی پیاوەتیەکەڵێ زۆرینەی پیاوانی دنیا خۆیان پیاوسالارانە ڕفتار ناکەن بەڵام دژی پیاوسالاریش ناوەستنەوە چونکە مستەفیدن لێ بۆ نمونە خۆیان لە ژن نادەن بەڵام ئەگەر پیاوێک لە ژنێک بدا لەسەری نایەنەندەن ئەڵێن مشکلێکی شخصیە خۆیان نوکتەی خراپ لەسەر ژن ناکەن بەس کە پیاوێکی تر نوکتەی کرد لەسەر ژنان پێکەنن پیان خۆشە کەواتە بەشێکی زۆری پیاوانی کۆمەلگای ئێمە و کۆمەلگاکانی جیان بەشدارن لە پیاوسالاریە بەبێەوەی خۆیان جێبەجێکەری پیاوسالار بن ئەبێ و پیاوانەش وشیار بنەوە ئەبێوانەی ناوەندەکانی دەسەڵاتیش بزانن کە بەرپرسیارەتێکی زۆریان لە ڕاستە ئەم وشاربوونەوەی دەکەمە دوا پرسیارم کاتمان ئەوەندە نەما زەمینەیەک هەیە بۆ ئەوەی بڵین ڕۆشنبیریەکی گشتی سەبارەت بە پرسی ژنان پرسی یەکسانی ژێندەری لە کۆمەڵگەی کوردیدا بەگشتی دروست بووە کە ئەکرێ هیوایەکی گەورەی تیا بەدی بکرێ من بۆ خۆم ڕاستی هیوایەکی زۆرم بۆ پرۆژانە هەیە کە خۆمان لە سنتەری جەندەر و گەشەپێدان لە زانکۆی ئەمریکی کردومانە بە بۆنەی فەندێکی یەکێتی ئەوروپاوە
خەریکی تەرجمەکردنی کۆمەڵێک بابەتین بۆ خوێندنی زانکۆکان 4 کۆرسی تەواوە کۆرسێک بۆ جەندەر و میدیا بۆ ڕۆژنامەوانەکان کۆرسێک بۆ جەندەر و یاسا بۆ مەحامیەکان کۆرسێک بۆ جەندەر و پەروەردە بۆ مامۆستاکان کۆرسێکیش بۆ جەندەر و کاری کۆمەڵایەتی لە کۆتایی ئەم پرۆژەیە بۆ ساڵی داهاتوو 2500 لاپەڕە ئێمە تەرجمەی کوردی و عەرەبیەکەین ئەم تێکستانە لەلایەن خۆمانەوە هەڵنەبژێراوە بەڵکو لەلایەن خەبیری ئەکادمیەوە لەو بوارانە هەڵبژێراوە تۆ بیر لەوە بکەرەوە لە کۆمەلگایەکە کە سەرچاوە نەبووە بۆ ئەوی تۆ لەم بابەتانە تێبگەی لە پڕێکا سەرچاوەیەکی زۆر بەرهەمدێ وردە وردە تۆ توانی لە زانکۆکانە ئەم دەرسانە بڵێتەوە ئەو تێگەیشتانە دروست بکەیت کەواتە ئێمە زۆر گرنگە کە ڕوبەڕووی تەنگ و چەڵەمەی زۆرە بینەوە و پێمان وایە ئەم سیستەمە ناگۆڕێ ئەم سیستەمە زۆر بەهێزە لە ئێمە بەهێزترە ئێمە دەسەڵاتمان نییە بیر لەوە بکەینەوە کۆنکرێت چ شتێک بە ئێمە ئەکرێ بۆی یەکێ لەم لایەنانەی جێبەجێ بکەین ئێمە کاری ڕۆشنبیرکردنەوە و بەرهەمهێنانی سەرچاوی زانستی بۆ قوتابیانی زانکۆمان هەڵبژات و بە هیوام کە ئەم شتە بەرهەمەکەی سبەینێ و دووسبەی نابینین بەڵام لە 10 ساڵی داهاتووە هیوادارم نەتیجەکانی ببینین دکتۆر چۆمان زۆر سپاست دەکەم سپاس بۆ ئێوە ئەلبەتە عزیزانم سپاسی پایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون و تا بەرنمەیەکی نوێی دیداری ڕۆژ هەر لە خۆشیە جێتان بێت